جوڵەی کەشتیە جەنگیەکانی ئەمریکا و ئیسراییل بەرەو ئاوەکانی کەنداو بووەتە دەستپێکی نیگەرانیەکی دیکەی ئێران و ناوچەکە. جموجۆڵەکانی ئەم دوایەی کەشتیە سەربازیەکانی ئیسراییل و ئەمریکا و ئاراستەیان بەرەو ئاوەکانی کەنداو هۆشداریەکی جددی ئەو دوو وڵاتەیە بەرامبەر بە ئێران لە ئەگەری هەر هەڕەشە و کردەیەکی تاران کە بەرژەوەندیەکانی وڵاتەکانیان بکاتە ئامانج. ئەوەش هاوکاتە لەگەڵ هەڕەشە بەردەوامەکانی ئێران لەگەڵ نزیک بوونەوە لە ساڵیادی کوژرانی قاسم سلێمانی فەرماندەی فەیلقی قودسی سپای پاسداران و جموجۆڵەکانی ئێران لە ناوچەکەدا. میدیاکانی ئیسراییل بە بڵاوکردنەوەی هەواڵی گەیشتنی ژێردەریایی وڵاتەکەیان بەرەو ئاوەکانی کەنداو ئاماژەیان بە هەڕەشە توندەکانی فەرماندەیی ناوەندی سپای ئیسراییل کردووە بەرامبەر بە ئێران. هەروەها ئاماژەیان داوە ئامانجی سەرەکی ناردنی کەشتیە سەربازیەکانی بۆ کەنداو وەڵامدانەوەی هەڕەشەکانی ئێرانە. پێگەی کاننیوزی ئیسراییلی نووسویەتی ژێردەریاییەکەی ئیسراییل لە دەریای سوورەوە بەرەو کەنداو بەڕێکەوتووە تا پەیامی ڕاستەوخۆی بەرپرسانی وڵات بە کاربەدەستانی کۆماری ئیسلامی ئێران بگەێنێت. پەیامێکی تند و هەڕەشەیەکی ئاشکرا کە دەکرێت دەستپێکی ئاڵۆزیەکی دیکە بێت دوای ماوەیەک ئارامی لە کەنداو. هاوکات لەگەڵ ئەم ڕووداوانە ژێردەریایی ئەتۆمی ئەمریکا USS جۆرجیا بەرەو گەروی هۆرمۆز بەڕێکەوتووە و هێزی دەریایی ئەمریکاش لە بەیاننامەیەکدا ڕایگەیاندووە ئامانجیان لە ڕەوانەکردنی ئەو ژێردەریاییە دووپاتکردنەوەی پابندیەکانی ئەمریکایە بە پاراستنی ئاسایشی وڵاتانی هاوپەیمانی لە ناوچەکەدا. ژێردەریاییەکەی ئەمریکا لەلایەن دوو کەشتی جەنگیەوە پارێزگاری دەکرێت کە هەڵگری سیستمی موشەکی پێشکەوتن و توانای هەڵگرتنی 150 موشەکی کروزیشیان هەیە. ئەم جموجۆڵەی هەریەک لە ئەمریکا و ئیسراییل لە کاتێکدایە کە نزیکەی مانگێک بەسەر کوشتنی موحسن فەخریزادە زانای ئەتۆمی ئێران تێدەپەڕێت و ساڵیادی کوشتنی قاسم سلێمانیش نزیک بۆتەوە. جیا لەمانش ماوەیەکی کورتە پەیوەندیەکانی ئیسراییل و بەشێک لە وڵاتانی کەنداو ئاسایی بۆتەوە.